سڵاوتان لەبێ بەڕێزان، پێم خۆش بوو لە بابەتێک لە فێڵێک لە قۆڵبڕینێک ئاگادارتان کەمەوە. وەکو وەزان ئێستا سەردەمی ژیری دەستکردە، بۆیە بەشێکی زۆری ئایەکان بوونەتە پارە بە بڕەپارەیەک مانگیانە ئیشەکەن، بۆ نمونە ChatGPT، کلاود، پێرپلێکستی، جێمێنای یان هەر ئایەکی تر کە تۆ بەکاریەهێنی بۆ ئەوەی کە مواصفاتی زیاترت بەدەست بگات و باشترین نەتیجە بەدەست بگات. بێگومان ئەم کۆمپانیانە کردویانە بە پارە کە هەیەە لە $15 و $19 و $20 بۆ یەک کەس بۆ یەک مانگ دەست پێەکە. بۆیە لە ئێستادا چەند کەس و گروپ و شوێنێک ئەم بابەتیان خۆستۆتەوە بۆ بەرژەوەندی خۆیان، هەستاون لە تۆڕە کۆمەڵاتیەکان دەستیان کردو بە ڕیکلام و سپۆنسەر و ئەم بابەتانە کە گوایە مۆدێلەکانی AI بۆ نمونە جیمێنای یان ChatGPT یا پرپلێکستی کلاود بەکارهێنن مانگانە بە 5,000 6,000 7,000 10,000 یا 3 مانگ بە 20,000 بە 25,000 کە بەڕێزان ئاگاتان لەم بابەتە بێت، چکە خەڵکێکی زۆر پەیوەندی پێوە کردوم کە بەشداریان لەگەڵ ئەم گروپانەیە کردووە، پارەکانیان خوراوە، فێڵیان لێکراوە، بۆ نمونە ڕۆژێک دوو ڕۆژ بەکاریان هێناوە وەرەونەی کە پارەکەیان وەرگرتووە و ئەو شوێن و کەسانە دواتر لایانی بەرامبەریان بلۆک کردووە یان ژمارە تەلەفۆنەکانیان ئیمێڵەکانیان لا بردووە لەسەر ئایەکان و جوابیشیان نایەنەوە. بۆیە تۆی بەڕێز زۆر گرنگە کاتێک دەتەوێت ئیشتراک لە یەکێک لە ئایەکان بکەیت، بزانیت لایکێ و لە چ شوێنێکێکی ئاخۆی ناسی تا چەند متمانە پێکراوی خۆتە. ئەگەر ناخۆشت ئەتوانی ئەم ئایانە سابسکرایب بکەیت، پلانی پارەدانیان هەڵبژێریت، لە ڕێگەی ڤیزا کارت و ماستەر کارت و کۆمەڵێک بابەتی ترۆ توانی شەکانی خۆت جێبەجێکەی. بۆیە لەم سەردەمەداکە هەموو لایەک ژیری دەستکرد بەکارێنن، گروپە فێڵباز و قۆڵبڕەکانیش لە زیادبوونان ئەیانەوێ ئەم بابەتە لە بەرژەوەندی خۆیان بخۆزنەوە. بۆیە کاتێک تۆ ڕیکلامی شوێنێک گێتە بەرچاوت کە ئاڵێ ئەم ئایانە بە 5,000 و 10,000 و 20,000 پێویستە دوو جار سێ جار بیر بکەیتەوە، چکە خودی ئەم کۆمپانیانە کە بۆ یەک کەس یا بۆ یەک مانگەی فرۆشن، کۆمپانیا ئەسڵیەکان بە نمونە ChatGPT لە $19 و $20 دەست پێەکە و هەنە جار ئۆفەریشی هەیە بۆ نمونە بە $5 یان هەنێکیان داشکان نەکەن، بۆ ئەوەی کە نرخی ڕاستەقینەی هەرێکێک لای ئایەکان بزانیت پێشوەختە پێویستە سەردانی سایتی سەرەکیان بکە یان ئەپلیکیشنەکانیان تا بزانین ئەو نرخی کە لێت داواکەن لەگەڵەوە چەندی فەرقە. هیوادارم هەموو لایەک دوور بن لە فێڵ و تەڵەکە و قۆڵبڕین، ئەتوانن بۆ بابەتی زیاتر و زانیاری زیاتر سەردانی پەیجەکەم بکەن سەربەست نەجمەدین لە فەیسبوک و ئینستاگرام و یوتیوب و لینکدین و تیکتۆک. هیوادارم هەمووان بە دوور بن. خواتان لەگەڵ بەڕێزە.